بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لەوانەی ئەمڕۆیە باسێکی خاوەندارێتیەکەین. زانین ئینسان خاوەنی چییە و دواتر بە خاوەنی چی ئەمێنێتەوە. لە دنیاە زۆر خۆشە ئینسان خاوەنی مڵک و ماڵ و سیارە و کۆمپانیا و دۆلار و ماڵ و سەرۆت و سامانێکی وابێ کە پێی بناسرێتەوە بڵێن فڵان کەس خەزنەدارە، خاوەنی ئەو هەموو شتەیە. زانین ئەمە تا چۆ بڕەکا و تا چنێک ئەمێنێتەوە. جارێکیان هارون ڕەشید لە ڕاوە بێت پیاوێکی دێوانە ئەبینێ کە پێیانەوت بەهلول، کورد خۆمان پێی ئەڵێین باڵۆڵ. بالول ئەچێ ڕێگە بە هارون ڕەشید دەگرێ ئەڵێ یا ئەمیرە المؤمنین ئەینە ئاباؤک و ئەجدادک، ئەی گەورەی موسڵمانان باو باپیرێ لە چۆن؟ ئەویشە فەرمێت ماتوو، مردن. ئەویشە فەرمێت بالولە فەرمێت فەئەینە قوسوورهم؟ ئەڵێ تیلکە قوسوورهم. فەرمێ وەئەینە قوبوورهم؟ ئەڵێ هذه قوبوورهم. کوا تاوەرەکانیان؟ ئەڵێ ئەوە تاوەرەکانیانە. ئەی کوا قەبر و گۆڕەکانیان؟ ئەڵێ ئەوەش گۆڕەکانیانە. فەرمێ تیلکە قوسوورهم وهذه قوبوورهم فما نفعتهم قصورهم في قبورهم. فەرمێ ئەوە تاوەرەکانیانە و ئەوەش گۆڕەکانیانە، تەلارەکانیان لە ناو گۆڕەکانیانە هیچ سوودێکی پێ نەگەیانن. هارونە فەرمێت ڕاستەکەی، زیدنی یا بەهلول، زیاتر ئامۆژگاریم کەی بەهلول. شپێڵە ئەما قصورك في الدنيا فواسعة فليت قبرك بعد الموت يتسع. ئەفەرمێت تەلارەکانت لە دنیاە فراوانن ئەی هارون ڕەشید، خۆزگایە قەبرەکەشت هەر ئاوا فراوانە بوو لە گۆڕەکەتەوە. فەرمێ هارون دەستی کرد بە گریان، تی زیاتر ئامۆژگاریم کە. تی هارون بێنە بەرچاوی خۆت کە هەموو مڵکی کیسراهی تۆیە و چەند ساڵێکی زیادی شتیا مایتەوە. سەرنجام هەست جێ و مەکانت گۆڕ نییە و پرسیاری لەباری هەموو ئەو شتەوە ئەکرێت کە لێ دوات بەجێ ماوە. تی چارەسەر ئیعمەل لەهو، ئیشی بۆ بکە. ئەمەی پێوت و ئیشی بۆ بکە و بەجێ هێشت. ئەرێ هارون وازی لە ڕاو هێنا و گەڕایەوە کەوتە سەر جێگە. هەر ئەو جێگەیە بوو هەتاوە کۆفاتی کرد لە جێ هەڵنەسایەوە. کۆفاتیشی کرد، هەموو مڵک و سامان و خەدەم و حەشەم و جێشەکەی کۆ کردەوە. هاواری لێ هەستا فەرمووی یا من لا یەزول ملکه ئیرحەم من قەد زال ملکه. ئەو کەسەی کە مڵکت لە دەست ناچێ، خاوەنی مڵکیت، بێ بەهانای ئەوەوە کە مڵکەکەی لە دەست چووە. عەبدوڵڵای کوڕی مەسعودە فەرمێت ما منكم إلا ضيف وماله عارية فالضيف مرتحل والعارية مؤداة إلى أهلها. فەرمی هەر یەکەتان لە دنیاە میوانە و ماڵەکەشی ئەمانەتە. میوان ماڵ بەجێ ئەهێڵێ و ئەمانەتیش ئەگەڕێتەوە بۆ خاوەنەکەی. کەواتە نە تۆ خاوەن ماڵیت و نە ماڵەکەشت خاوەندارێتیت هەیە بەسەریا، بەڵکو هەر قەرزە و ئەمانەتە لاتووە بێ بیژەڕیتەوە. بۆ ئەگەر ئەرزێکی ئاوامان لە بەردەسا بێت کە ئەوەڵێ مڵکی منە و ئەو شانازی پێوە ئەکا و دوو کەس بێن نیزاعیان لەسەری هەبێ، ئەگەر ئەوانەی تا ئیستاکەنە خاوەندارێتی ئەو مڵکەیان کردووە زیندویان کەینەوە
لە ئەرزەکەیە جیان نابێتەوە. ئەوڵێ من کاتی خۆی مەرزەم کڕیوە، ئەوڵێ وەڵاهی من لە باو باپیرەوە بۆم بەجێماوەتەوە، ئەوڵێ وەڵاهی من ئەوە شەریک بووم لەگەڵ فڵان کەسە، ئەوڵێ من لە حەقی شتێکا گۆڕیمەتەوە پشکم وەرگرتووە، ئەوڵێ وەڵاهی ماوەیە بەدەست منەوە بوو ئەم چێڵاو ئیشم لەسەرە کرد. هەموو ئەمانە کۆکینەوە لەسەر ئەو ئەرزوو دۆنمەی کە ئیستاکەنا تەلار و ماڵی لەسەر کرێ و شەڕی لەسەرە و خەڵک شانازیە کاڵێ ئەو نەمڵک و ماڵم بەناوەیە. خاوەنە کۆنەکانی هەتاوەکو ئادەم گیان لەو ئەرزەیە نابێتەوە، نازێنجی هەر یەکەشیان لە ئەرزەکەیە تەنها شوێنی ڕاکشانێک و پادانە و گۆڕێکیان هەیە. بەڵێ بۆ ئینسان لە دنیاە بەداخەوە ئەو نەبرسیە هەردەمەکاتەوە و هەرۆکەوەی کە ئینسانی شێتتان بینیوە، ئینسانی ناتاوتان بینیوە دەمی ئاوایە، هەر بۆ ئەوەی کە هەر بخوا هەر بێت هەر تێر نابێ. سبحان الله. ويل لكل جماع فاغر فاه كأنه مجنون. أبو الدرداء فەرمێ قڕ بەسەرە و کەسەی کە دەمی کردوێتەوە هەر تێر نابێ هەروەکوی کە ئینسانێکی ناتەواو بێ. بۆیە پارەی ئینسان دوو مصیبەتە ئەگەر ئینسان پێی بزانێ کە ئەمرێت ماڵەکەی بەجێ ئەهێڵێ و پرسیاری لەباری ماڵەکەەوە هەمووی لێ ئەکرێ، واتە هیچی بەدەسەوە نەماوە و پرسیاریشی لەباری هەمووە لێ ئەکرێ، واتە خۆی ئیفلاسی کردووە و زەری بەوگ و مرگی ماڵەکەشی لێ ئەسێندێ. لو كان لابن آدم واديان من ذهب لابتغى ثالثا ولا يملأ جوف ابن آدم إلا التراب ويتوب الله على من تاب. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر بەنی ئادەم دوو دۆڵ لە ئاڵتوونی هەبێ خۆعادی ئەو هینم بۆ چۆڵکەم زام دوو دۆڵ لە ئاڵتون چە نەکات. ئێسێمە لەسەر بەرزاییەکین کە یەکەی نیشتەجیەکەمان تایە بنیاد ناوە و ئینشاءالله بەتەماین کۆچکەین بۆی خوارەوەمان دۆڵێکە و نشێوێکە هەتا چاو بڕکا و شاخێکی تر دەست پێ ئەکە ئەمە هەرمووی هەر دۆڵە. ئەمە هەمووی ئەوەی کێسە لە چای من بڕەکاو ئەیبینم، ئەمە هەمووی یەک دۆڵە و پڕە لە ئاڵتون هی کەسێکیشە. جان بەچی تەواو بێ؟ وەڵڵاهی بران بە زەمان هەرچی سەر زەوی بێنە لەسەر ئەم ئاڵتونە و لەسەر ئەم ماڵە بەخێوی کە تاو نابێ. ئاچایی بژۆڕن لەگەڵ ما باوکە ژیان ئێوەش بزان هەروایە. بەڵام لەبتەغا ثالیثا ئەڵێ چۆن ئەم دوو دۆڵە بێنم بیخەمە تیجارەتێکە و هەر خۆم بە یەکەم ملیالێری دنیا بمێنمەوە و بیکەم بە سێ و کەس پێشم نەکەوێ. لەبتەغا ثالیثا ئەمە چی لێ ئەەکەی ئەم هەموو دۆڵە؟ سێشی هەبێ حەزی لە چوارەمەواتە چاوی ئینسان تێر نابێ. ولا يملأ جوف ابن آدم إلا التراب إلا سبحان الله چاوی بەگەڵ تێرە بێ. هەر ئەبێ ها کورد دەڵێ چاوی ئینسان بە هیچ تێر نابێ، هەر ئەبێ سبحان الله ئەو گڵە لەناو قەبرەکەیا بچێتە چاویەوە ئەنجا چاوی تێرە بێ و ئەنجا چاو لێکەنێ و کۆتایی بە تەموح و ئارەزوەکانی دێ. لەبەرەوە بەڕاست و شەپاکۆیە کاتەوە گوێی نایەتێ بۆ ئینسان کە وفاتەکا و ئەمرێ. خی گەورە نەسیحەتێکێکا پێشمردنەکەیە فەرمێەوە ئەنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين. فەرمێ خی گەورە ببەخشن لێ پێناوی پەروەردگارتانە پێش ئەوەی کە مردن یەخەتان پێ بگرێ و دوایی چوونە ناو گۆڕەکانتانە و ئینجا بڵێن خوای بمجێڕەوە بۆ دنیا با چاکە بکەم با خێر بکەم با بگەمەوە سەر ماڵەکەی خۆم بەس ئەم جارە دەسم لە پارەکەم ژیر بێ ئەنجا خۆمەزانم چی تیاکەم. بۆ بە تەنیا پارە ئەی بۆشتی تر باز ناکە. ئینسان کە وفاتەکا و ئەمرێ کە ئەبینێ پاداشتی بەخشین ئەو نەگەورەیە لە قیامەتە، پاداشتی وەقفکردن بۆ خوای گەورە، پاداشتی ئاوەدانکردنەوە،
پاداشتی دەستبوون بەکاری خێر و خزمەتگوزاریەوە، پاداشتی چارەسەری نەخۆش، قورئان فێرکردن، حەدیث فێرکردن، مؤسساتی دینی، مؤسساتی دەعەوی، دروستکردنی بینایە، دروستکردنی مزگەوت، فەقیر، هەژار، بێوەژن، هەتیو، نەخۆش، ئەمانە هەمووی دەسێ پێوە بێ ئەنجا بیرەکاتەوە پارەیەکم لە ماڵەوە بەجێماوە با پێشەوەی کە نا تازە نە پارەهی ئەوە و نەدە سەڵاتیشی بەسەراشکێ و نە ئەتوانێت لە گۆڕەکەشی بێتە دەرەوە، بەڵام ئەوەی بینیوە لە گۆڕەکەیە پارە بەخشین و چاکەکردن چەند خێرێکی گەورەیە، ئەڵێ خوایە بەس بگەڕێمەوە و ئەوەی کە هەمە تەصفیەی کەم و بیبەخشم و بێمەوە تەواو. وەلن یوئەخیرە الله نەفسەن ئیذا جاء ئەجەلوها، ئەجالی تیانەما تەواو، کارت و ئیمزا و تەوقیع و هەموو شتێ لەژێر دەستی دەرهاو، بەڵام زۆری پێخۆش بوو چونکە ئین الصەدەقەتە لەتوطفئ عن ئەهلیها حەڕ القبور، چاکەکردن و خێرکردن گەرمی و ئازار و ناڕەحەتی قەبر لە کۆڵ ئینسانە کاتەوە. ئینسانیش کە خێر کات الصەدەقەت و بورهان، پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ چاکە بورهانە، چونکە ئینسان لێ پرسن لە گۆڕەکەیە پارەکە چی لێ کرد؟ ئەڵێ کردم بەخێر، تاو مادەم نیەتەکەی پاک بووی ترسی نییە، وەڵڵاهی بەجێم هێشت و بەخوا نە یەک کەلیمەیە، پارەکە چی لێ کرد؟ ئەڵێ کردم بەخێر، لە کۆڵێ بێتەوە، ئیتر پرسیارەکان زۆر درێژە ناکێشێ. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمێ ئین المەیتە ئیذا وضیع فی قەبریه، مردوو کە سپاردەیان کرد و لە گۆڕەکەیە دایاننا، إنه يسمع خفق نعالهم حين يولون عنه، فەرمێ هەر کاتێ مردوو خرایە گۆڕەوە و خەڵکەکە بەجێیان هێشت، إنه يسمع خفق نعالهم، إنه يسمع خفق نعالهم، فەرمێ گوێی لە تەپەی پێی نەعلەکانیانە. خەزنەدارێک خراوەتە ژێر گۆڕەوە و ئێستا میراتگرەکانی پەلەیانە زوو بڕۆنەوە میراتەکە بەشکەن، زوو تەعزیەکەی لە کۆڵکەنەوە، خەڵکیش پەلەیەتی زوو لە پرسەکەیە ئیسباد و جوودێ بکە و فاتیحایەکی بۆدایە، ئەمیش لە ناو گۆڕەکەیە ئاخر شت کە ئیبینێ بەردێکی لەسەردانێن و تاریکایی ڕووی تێکا و بەڵام گوێی لێیە، چونکە زەوی دەنگە گەیەنێ گوێی لە دەنگی نەعلەکانیانە کە بەجێیەڵن. ئاخر مەشهەدی فلیمی دنیا کە پەردەی لەسەردا درێتەوە و کۆتایی پێدێ، جووتێک نەعلە کە تەنانەت ناشی بینێت، تەنها جووی لە شوێنپێکانیانە کە بەجێیەڵن و ماڵاوایی لێکەن، نەفرەت بێ لە دنیایەک کە کۆتایەکی بە جووتێ نەعل بێ و بە دەنگی پێی خەڵکانێ بێ کە ماڵاوایی لێکەن. ئەو مەسیرەکەیە. بەڵێ لا حول ولا قوة إلا بالله ولقد جئتمونا فرادا كما خلقناكم أول مرة. بەڕاستی بە تەنیا هاتنەوە بۆ لای ئێمە، هەروەکو چۆن دروستمان کردن، چۆن بە ڕوت و قوتی و کفنێکەوە کە لە دایک بوون هاتنە دنیاوە، قوماتێکتان لەبەر کرا، ئێستش هەر بەو قومات و هەر بەو کفنەوە هاتنەوە بۆ لامان و هیچتان لەگەڵ خۆتانە نەهێنا. وتەڕەکتم ما خەوەلناکم وەڕاء ظهوریکم،
ئەوەی خستبوومانە ژێڕەکێفی ئێوە و کردبوومان بۆ وەکیل لەسەری، یعنی ئەم مڵکەی تۆ نەبوو، نەخێر وەکیل بوویت و خاوەندارێتێکی تۆ نەبوو. وتركتم ما خولناكم وراء ظهوركم، يعني ئەگەر ئێستا بگەڕێین ئەم هەموو قەبرە، ئەم هەموو دەوڵەمەنە و ئەم هەموو پار، یعنی ساکەنە تۆ بڵی ئاڵتونیتیانە بێ، تۆ بڵی شتی گران بەهایتیانە بێ، تۆ بڵی پارەی کۆنیتیانە بێ، باوەڕ ناکەم. کەسان باوەڕەکە هیچ لەو شتە گران بەهایانە لەگەڵ ئەم دەوڵەمەنەیانە ژابن، کەسان بە بیرتانە دێ؟ نەخێر. خۆزگە پێش مردنمان ئەم کەلیمەیەمان لەبیرە بوو، لەبەرەوە لەسەر گۆڕەکە و نانووسرێ ئەمە گۆڕی ملیالێر ملیۆنێری کوردی فڵان کەسە. دوو کەلیمە، فڵان کەس و ئارامگا و قەبرەکەی و تەواو. ئاو بێنە و قولەقاچ بشۆ. قولەقاچێک کە نعلی تیانە چوەیتر جارێکتر ناڕۆیت و پێویستی بە نعلیش نییە، نعلەکە هی ئەوانە بوو کە بەجێیانە هێشتی. دنیات بە خەیاڵی خۆ لە تۆربین ناوە. سیارێکی ئاخر مۆدیلە و مۆدیل لە دوای مۆدیلێ گۆڕێە و کۆمەڵی حیمایی بە دەورەوەیە و یەک کۆمەڵ شت بەناوەیەتی و باسی مردنی لا بکەی، لەوانەیە تێریش بێ بەگشتا و باسی چێکیت؟ يحسب أن ماله أخلده. دەوڵەمەنەکان پێشەوەی کە بکەنە ئەو مەسیرە، پێشەوەی کە هەتانە لەدەستان چێت، پێشەوەی کە بە ئیفلاسی و بە نابوتی هەمومان لێ بکەوین، خۆزگایە ئەم لەحزەیە و ئەم کاتتان لەبیرە بوو. بەخوا ئیتر ئەوە شانتان بانە ئەیە، بەخوا ئیتر لەم سەر بۆ ئەوسە سفرەتان نەئەڕازانەوە و تەنها دەوڵەمەنەکان و تەنها ئاستەکانی خۆشتانە وایە لێ بخواردایە. بەخوا ئەوەی لوتان بەرز نابوو بەرامبەر بە خەڵکی. بەخوا ئەوە دنیا فریوینە ئەدان. دنیات بە خەیاڵی خۆت لە تۆربین ناوە، زێڕت هەیە، ئەرزت هەیە، دێمە و ئاوە. ئەو ڕۆژی مەرگ سرت ئەدا سەر بەسەرین، هەر دوو گەزە خاکی گۆڕ و تۆپێک جاوە. بەڵێ ئەو ڕۆژەی مەرگ سرت ئەدا سەر بەسەرین، هەر دوو گەزە خاکی گۆڕ و تۆپێک جاوە. السلام عليكم ورحمة الله وبركاته.